فرم بقوڵە والله کاک زۆر وەکو خۆتی بینی ینی لە ئێستاشە بەڕوونی دیارەکە ئەوانن بە زۆرە نێرن بۆ کۆلێژی پزیشکی من هیچ حەز و ئارەزوویەکم نییە بۆ کۆلێژە ینی دڵنیام ئەگەر بشتم سەرکەوتو نابم ینی هەموو شتەکان بە زۆر ئەوێ بخوێنم بە زۆر ئەبێ تاقیکردنەوەکانم ئەنجام بم بە زۆر سعی بکەم بە زۆر هەموو شتێک بە زۆر آخر ینی منیش پێویستە مافێکی خۆم هەبێ مافی ئەوم هەبێ کە هیچ نەبێ دوای حەز و ئارەزوەکانی خۆم کەوم من هەر لە مناڵی و حەز و ئارەزووی ئەوە هەموو کە بم بەم حامی بەڵام دایک و باوکم دایمە بە زۆرم نێرن بۆ کۆلێژی پزیشکی ئەنێ من ببم بە دکتۆر بەڕاستی من ناتوانم ئەوە بکەم وڵی کاک دکتۆر با من ڕاست لێرەوە جەناویشی باش بزانی من لێرەوە پێ ئەڵێم وڵی ئەگەر بە قسەی ئێمەکەی ئەوە ئێمە ژارمەتی تین و هاوکاری ئەەکەین لە خوێندنەکە تا وڵی ئەگەر ئەشتەوێ حاشا لێ بکەین بڕۆ ئەو کۆلیژەی خۆت حەزیلێتی کاکە ئێمە حەزەکەین تۆبی بە دکتۆر نەک بە محامی بەس بۆ بگاتە حاشاکردن و ینی من تێ ناکەم بۆ ئێوە ئەوەم سوورن لەسەرەوەی کوڕەکەتان چێتەوە کۆلێجەوە هاوارێکاڵی ناتوانم ئەوە ئێمەش لە بواری پسپۆڕێکی خۆمانە کە شارەزاییمانەی لەو بوارە خوێنومانە وەڵڵاهی برام لە بەرژەوەندی ئەو نییە ئارێجیان تۆڵێکی بە قوڵان وڵی کاک دکتۆر ئەوە تا ئێستا ینی لە بەچوی تۆ ئەڵێ حاشا و لەکەم ئاخری ئەی من چی بکەم ئێستا و کاتەیە دەسەڵاتم چییە باوکم حاشا لەمە بکە ئەی من نەزانام کاکە وڵی سەرکەوتو نابم ئاخری ئەوە حەزەکەم کوڕەکەتان سەرکەوتو نەبێت باشە بە ساقەوم ئێمە ئەمانەوێتەوە بەختەوەر بیت هەر ئەوەمانەوێ ئەمانەوێ مستەقبەلێکی باشە دەبێ ئیتر نازانم من لە هیچ تێ ناگەم وڵی نازان با باوکێ بڕیار بات چۆن سەرکەوتووە بێ خاتون گیان تۆ لەلایەکەوە ئەڵی ئیلا بێ بچیتە و کۆلێجە ئەوی ژەڵە من لەو کۆلێجە دەرناچم لەلایەکی شەڵێگە نشتەوە کۆلێجە حاشاو لێکەم یعنی تو ێسا خسووتە بەردەمی دوو بەرداشەوە یا ئەوەی حەز و ئارەزوو توانەکانی خۆی لا بەرێت بە قسەی ئێوە بکە یا ئەوەیە بێ بچێت دوای حەز و ئارەزۆکەی کە ئێوەی لە دەست بە نابێ ئەوە دایک و باوک نابێ بم شێوە لەگەڵ مناڵیا کاک سەرکەوتجان نابێ ئەم شەرت و شروتە دابنرێ بەڵێ بەزانی چۆنە خۆی سەرەتا هەموو کەس ڕەنگە بچێتە شوێنە حەزی لێ نەکە بەڵام بە مروری زەمن دوای ماوەیەک من تەکی دمڕایە بەڵام ئەم کوڕی ئێمە ئەینادە ئەینات بۆیە ئێمە ژاتین بۆ لای جەنابێ بۆی دوو قسەی خێری تا بکەی قەنەعاتی پێ بکەی یعنی بۆ ڕێز لە ئێمە ناگرێ بۆ بە قسەی ئێمە ناکاکەڵین بچۆ بە دکتۆر ینی بۆ ڕێز لە قسەکە ئێمە ناگرێت بەخوا کاک سەرکەوت ئەوەی تۆ ئەیڵێ ئەوە بۆ چوونی خۆتە ئەڵێ ئەگەر حەزیشی لێ نەبێ دوای ئەوە ڕایە بەڵام لە زانست وا ناڵێ لە زانست دەزانی ئێستا چی هەیە لە وڵاتانی پێشکەوتو چیەکەن قوربانجان تۆ حەزت لە بوارێکە یەن تێستێ بۆکەن ئەڵێن ئەم بوارە بۆ نمونە پزیشکی پێویستی بەوەی ئاوابێ ئەم خاصێتانەی تیاابێ مامۆسا پێویستە ئەم خاصێت و سیفاتانی تیاابێت تا مامۆسایکی سەرکەوتو بێ بۆ نمونە ئەندازیات پێویستم سیفاتانی تیاابێت چکار یەکە ویشەکەی جیاوازە اینجا هێنم تێسە بۆ تۆکەن ئەو سیفەتان و توانانی کە تۆ هەتە لە لایانی زیریش و لانی کۆمەڵاتی و لانی هەڵچوونی و چی کاکەی وای هەڵە منە بم بە تەیار بەڵام کە تێسی بۆگەی سواری چرخ و فەلەقەکە بینی و سعات دەڕشێت و گێژە بێ ئێخ ناگونجێت حەز جیایە هەموو شتێ حەز نییە حەز و تواناکان ئێسام تواناکانی هەیە خۆی ئەڵە من لەو بوارەیە خوێنمەوە خۆمی تیابینەوە حەزەکەشی لێ هەیە وەختی ئینسان سەرکەوتۆ بێت کە حەز و تواناکان بێ ئێسایەوە حەزەکەی ئێوە ئەوەی ئەم کوڕە لەم بوارە بخوێنێ بەڵام توانەکانی لەو بوارەیانی قوربانجان ئەو خۆی ئەڵێ من ناتوانم وەڵا پزیشکەکە بێت لە ناو خوێن نابێ بەخوا ئەنوا عەمەلیاتەکە ئەنوا هات و هاوار و گریان لە بەدەمیات ئەنوا بۆنی دەرما ئەمانە ئایا ئەم کەسە ئەتوانێ ئەوە بکڵێ ناتوانم بە زۆرە خۆشتان بەڵگەتان لایە کە لە مناڵیوم کوڕەوایە خۆم یەک دوو ڕۆژە نییە لەبەرەوە ئەوە نییە تۆ ئێساوا تێگەشتووی ئەگەر هەرچیەکی پێ بڵی جێبەجێگا و تیا سەرکەوتو بێ وڵی وای تیا سەرکەوتو نییە تۆ کە حتا سیارەگە سیارێ بە دڵن نەبێت تااقەتە نێ لێی خۆڕی سیارێ و ئەو شتێک کە خۆ حەزلێتی پیشەش ئەی نشد ئەمە پیشێمە کارەمە کراسێ نییە بە دڵن نەبوو فڕێ بێکاکە جان ئێساکە چۆ کۆلێجەوەی تر مەسیری هەر لەگەڵ کۆلێجا بێ 6 ساڵ تۆ کۆلێجەکە خوێنی دوای چێکەی دوای خۆ ناتوانێت بگەڕێتەوە ئەگەر بڵی دەی ئێسا حەز و ئارەزوەکە و دوای 6 ساڵ بڕاتەوە بۆ کۆلێجەکەیت کە خۆی حەزیلەتی 6 ساڵ لە عمری ڕۆ بە قوربان اینجا چەند خەم و خەفەت و قەلەق و لەلانی دەرونیەوە چەند زەخت و ستێسی لەسەرە ئەمە شتێکی باش نییە ئێوە لەگەڵم کوڕەتان نایکەن ئەمە حەز و ئارەزوی ئێوەیە حەز و ئارەزوی ئەو نییە بەڵێ بەڕاستی کاک زۆر ینی نازانم چۆن پێ بڵم باشەوە من چوومە کۆلێژی پزیشکیش بەڵام ینی وەکو پێم وتی منەوە خەونی مناڵیمە کە بچمە کۆلێژی یاسا و بم بە محامی بەردەوام ئەگەر لە کۆلێژی پزیشکیش بم هەر خەیاڵم لای ئەوەیە و بیر لەواکەمەوە کە کۆلێژی یاسا چۆنەوە چۆن ئەبن بە محامی و چۆن یارمەتی خەڵکە ئێن و دڵنیام ئەگەرەوە نەبژ بیرکەمەوە هەر تووشی نەخۆشیێکیشە بم بە قورآن خۆیان ژیرۆدا بن بەدەستمەوە یعنی زۆر دوور نەڕۆین هەر کوڕی مامەکەی خۆم حەزی لە ئەکادیمیای هونەرە جوانەکە بوو خۆیان ڕسمیەوەی کێشە یەک کەس نەیە کێشە کەچی باوکی وتی ئەوێ حرامە و
نابێت و نازانم چی یەک دنیا شتی بۆ هێنایەوە و نەچوو دوای 2 ساڵ چوو بۆ ئەوروپا ئێستا لە تووشی نەخۆشی دەرونی وە لەبەرەوەی بێکەسە کەسی لانیە هەر بەتەنیا بەردەوام بیرەکاتەوە ئێستا تووشی نەخۆشی دەرونی بۆ دایک و باوکی تازە پەشیمانن ئەخرێستا پەشیمانی سوودی چیەکەیتر کوڕەکەیان لەدەست منیش دڵنیام ئەوە منیان لەدەستە چێت و پەشیمانە بنەوە ئەو بەڵگەیەکی زیندووە لە تەنیشتانە قوربانجان بەڵێ کاک دکتۆر نەزانم ئەم کوڕی ئێمە تۆ زیاتر سنۆکە وەکو پێم وتی ماوەیەکە و ڕایەت یعنی نازانم بۆ لە مردووە ترسێ دوایەوە ئێمە هەمومان خۆشمان ئەمرین بەڕاستی من لێرە و پێڵم یعنی لەگەڵ ئیشەکە ڕایەت ئیتر من تاکیدم باشە ڕۆژێکی باشی ئەبێ ئاخر مردوو چی ئەم لێ ترسێ بەسە تۆ کە تەلەبەی 6 بوون با بڵێن بیدایەت پێشەوە ئیمتحانی کۆتایی بن ڕۆژێ نەچوی سەردانی کۆلێجی پزیشکی بکەی بزانی بابەتەکانی خوێن بەشکم بۆ چوونەکان وانە بێ بە قوربان تۆ ێستا کۆمەڵی بۆ چوونە هەیە تۆ سەردانی کۆلێجی پزیشکی و نەکرد ڕۆژێ لە مەکتەب نیان بردن تۆ پرسیارە نەکرد بزانی بابەتەکانی خوێن ئەم 6 ساڵە چییە؟ یا بچیدا سەردانت بکردا لە نزیکەوە هاوڕەیەکە هەر هەیە پێشتر لەو مەکتەبەیەوە بووە بزانە ئایا فعلە نەقسانەی باوکو دایکە چێ لە ڕاز نییە بچووی تا بزانە تاقیب کردایەوە چوین کار دکتۆر بە کەشتێکی زانستی لەگەڵ قوتابخانەیە چوین بەڵام ینی نەزان چۆن بۆ باسکەم یان کامردووەکان دانیەکەم بینی پاڵیان خستی بوو لەسەر قەڵەوێرەیەک هەنێک حقیقیە تەلەبەکانی لەسەر فێرەکەن بەڵێ قورآنکە دکتۆریانی هەر زیڕم کرد یان پلە چوومە دەرەوە لە ژوورەکە من ناتوانم سێری مردوشتی وا بکەم ئەوە تۆ کاکە لە مردووە ترسێ وڵی زۆر جار لە خەستەخانە خاستن لە تەواریەکە و لە زۆر شوێنی تر و نەخۆشە مرێتیتەوە ژیانە عمری تەواوە باش ئەمە ئەبێ لە خەستەخانە دکتۆرێکە ڕاکاتە دەرەوانێ و تووشی ئینهیار ببێت تووشی حاڵەتێکی نەفسی بێ دکتۆریان ئەم خۆی ماشەڵڵا گەورە بوو پیاوە ینی ڕەفیقی هەیە کچە یعنی بۆ ئەوان ناترسن بۆ مەترسێت دوای ئەوەش وڵای من کەسێتی جایە بە قوربان کوڕ کەسێتی جایە کچی وا هەیە زۆر زۆر ئاساییە ئافرەتە بۆ دەکەسی کوشتووە بڕۆ لەو سجنە ئافرەتێکە من چوم وەختی خۆی حەزی لە پیاوێک کرد و پیاوەکە نەیهێناوە ئیتەناوی ڕق و حەقی هەڵگیتووە کە چووە بڵێن پیاوەکە کەسێکی تری هێناوە ئەو ڕۆژە هەچۆنێ بە خۆی خزانوتەوێ قمبەلەیە نازان چیە بردوێتی ئەوە وازەحە لە هەندێک شوێن چاگەزانن چێە تەقیبوانێ دە 12 خەڵکە کە بۆ حفلەکە چوو بن مرده بوون ئەوەش ئافرەتە ئافرەت هەیە تونند و تیژە کاکە ئافرەت هەیە تۆ نابێ و مەقارە نەبکەی جارێ ژن و پیا جیاوازن ڕاستە پیا و زیاتر تونند و تیژدا بەڵام ژنیشمانەیە بەقەیدە پیا و تونند و تیژە حاڵەت هەیە باشە بە پرسیار لە جەناب بکەم تۆ بۆ نەچوویتە بواری سیاسەتەوە بۆ حەز لە سیاست ناکەی کاک دکتۆریان من ڕقی دنیام لە سیاسەتە وەڵڵاهی ناتوانم 5 دقا لە کۆبنەوەیکی سیاسیا دانیشم هەر ناتوانم یعنی ئەو دڵم چاوی لێ ئەی تۆ ناڵی کە ئینسان حەزی لە شتێ نەبووە توانی ڕابێ ئێرە تۆش با ڕاپاتیدا ئێوە تۆ خودی اعترافەکەی بە قوربان من کە لەگەڵ تا دانیشتم جاری تر باسی حەز و ئارەزۆکان و پیشەکان و ئیشەکانە کرد ئەم ئیش ئەم پرسیارم لێکرد هەمان جواب بدایە ئەوەتە خۆ دەڵی مڕقم لێتی 5 دقە لە کۆبوونەوەیکی حیزبیە کۆبوونەوەیکی نازان چیە ناتوانم دانیشم کوڕەکە شت لە بوارێکی ترایە